لارەکانی هەفتەی نوێمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵی یەکەم برایەتی میوانداری سۆرانی کرد لەسەر یاریگای خۆی. لە نیوەی یەکەم سۆران بەم لێدانە دەستپێشخەری کرد، تۆپ بە نزیک ستونەوە چووە دەرەوە. برایەتیش وەڵامی بۆی هەبوو. لە خولەکی 25 سەفین مەنسوور بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵ یەکەمی بۆ برایەتی تۆمار کرد. دوای تەنها 9 خولەک فۆدی مۆری بەسەر سوودی لە بێ ئاگایی بەرگریکارانی برایەتی بینی و ئەنجامەکەی بۆ سۆران یەکسان کردەوە. لا نیوەی دووەم هەرچەندە ئاستی هەردوویانە لە یەکەوە نزیک بوو، بەڵام برایەتی 3 جار هەڕەشەی لە گۆڵی سۆران کرد لە ڕێگای بیلال ساڵح و شێرزاد حوسێن، بەڵام گەیلان سادقی گۆڵپارێز پاڵەوانانە بەڕووی هەموو هێرشەکان وەستایەوە. یاریەکە با گۆڵێک بۆ هەر لایەکیان و بە یەکسانی بە کۆتا هات. باش خۆمان ئامادەکرد بوو بۆ یاریەکە کۆمەڵێک پێکان و کۆمەڵێکە یاریزانێکی سەرەکیمان کارتی هەبوو، دوو یاریزانمان پێکانیان هەبوو. هەم ئەوەی کە جێی خراپ بوو بابرێن جێی داخ بۆەوە بکە هەمویان لە هێلی بەرگری بوون، بەڵام توانیمان بە یاریزان هێدەگەکان هێلی بەرگیمان باش بوو، بە شێوەی زۆر باش دەرکەوت ئەمڕۆ. گۆڵێکیان لە تۆپێکی جێگیر کە نەدەبوو ئەوە بەو شێوازە گۆڵ بخۆین بەداخەوە، بەڵام ئێمە باش بۆ ڕەتفعلی تیپەکەمان زۆر باش بوو، توانیمان زوو گۆڵ بینینەوە و یاریەکی بە واقعیمان کرد لەگەڵ تیپی برایەتی. بسم الله الرحمن الرحيم. طبعا اكيد احنا واجهنا فريق يعني بێگومان بەدڵنیاییەوە ڕوانیمان بۆ تیپەکەمان لە قۆناغێکم زۆر باش و بەرگریێکی پۆلاینی دەکرد. کێشەمان لە دروستکردنی هێرشەکان بوو بە شێوەیەکی باش وەک تەواوی یاریەکە دەرفەتی باشترمان بەرهەم دێنا، بەڵام کەمبوونی دەرفەتەکان لەلایەن تیپەکەمانەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەنجامەکان هەبوو. لە لای ئێمە یەکسانبوونەکە نەرێنی بوو، بەڵام لە ئەنجامەکە ڕازین کە لە پلەی دووەم و 16 خاڵە. ئەوەی گرنگە سەرکەوتنە بۆ قۆناغی داهاتوو، جا بە پلەی یەکەم بێت یا بە پلەی دووەم. ئینشاءالله و لە یاریەکانی داهاتوو کێشەی بەرهەمێنانی هێرشەکان چارەسەر دەکەین بە پشتیوانی خوا. هو المهم احنا يعني التأهل سواء كان المركز الأول أو الثاني. بەم ئەنجامە برایەتی بووە خاوەنی 16 خاڵ و لە خانەی دووەم مایەوە، سۆرانیش بە 10 خاڵ لە خانەی پێنجەمی کۆمەڵەکەی دەبیندرێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.